وەکو قوتابخانەی خۆری بنەڕەتی ناحکومی هەستاین بە ئەنجامدانی ئەم چالاکیە بە هەماهەنگی لەگەڵ ڕاگرایەتی کۆلیژی پەروەردە بەشی زمانی ئینگلیزی ئامانجی ئێمە لەم شانۆیە پیشاندانی نەهامەتی ئەنفال، یعنی ئەو کارەساتانەی کە بەسەر کووردا هاتووە پیشانی خوێندکارەکانمانی بن، چونکە ئەوان جیلێکی نوێن ڕانەهاتون بۆ کارەساتانە نەیەندیوە. ئێمە ئەمانەوێت ئەوانە بیریان بهێنینەوە وایە لێ بکەین کە بەردەوام لە زەینانانە بێت کە کورد چ زوڵمێکی بەرامبەر کراوە، چ کارەساتێکی بەسەرا هاتووە و بە بۆنەی یادی ئەنفالیشەوە ئێمە ئاساین بە ئەنجامدانی ئەم چالاکیە، چونکە چواردەی چواری هەموو ساڵێک وەکەزانین یادی کارەساتی ئەنفالە.